مانگێ 150 بۆ 200 ماڵ لەم شارە ئەڕوا بۆ سلێمانی بۆ چی ڕوا تۆ بۆ ئێلی بڕوا ئەمە حاڵە پشتگیری بۆ کەی ئەڕوا لەبەر بێ ئاوی ئەڕوا لەبێر 12 ڕۆژە ئاو ناتوە کاکە ئاویشم بۆ کاتە سعاتێ کاتە سعاتێ بەستوێتی وەڵا ڕێی دوکان گیرا وەڵا ئاو نییە سوێن بەخوا چەندی بۆ ڕێگەی من گیراوی نەکەی دوکان شەو نەگیراوە بۆ ڕێ ئەمەە بە چێتە قیاخر وەڵای بڕام بۆ قسەی هەر نییە ئەڵێ درۆ بۆ کەڕەکە ئەم کارەبای زیرەکان بۆ مندانا وەرە واسە کارەبای زیرەک بێنە کاکە وەرەگری 6 ئەمپێر کارەبا نایە بە من کاکە من چی لە کارەبای زیرەکە ئەم کار لە شەو ڕۆژێکە 10 ساعت کارەبا مێکەکە یعنی چی کاکە وەرە بابە سێبی وەرە بابە پێوەری ئاوی بۆ مندا ئاوی هەر پیانە ڕە نە بەسستان نە بەهاوی نەمەکەی حاڵە ڕۆژێ نییە دوو نییە دە نییە کاکە ڕۆژێ مانگە ڕۆژێ ساعاتی ئاوە دێ چێ دەخوێن تۆ بابێ کورە سەگە و پێێنەوە کاکە گشتی حەسبی قسەی چی خوێنێت وەڵا ئەرگاڵتان بە قسە خوێنەوە دێ دوو هاوڵاتی داما و نایەکێرە هەروانی کاکە تۆ کاکە زۆر ئاگرا ئەتۆ سەبر بگرە وەرە سەبرچی بگرم کاکە سەروی من هەر ئەڵی سەروی نەف سەری تو هەرنەبڕایەوە ڕەحمەت لێ بە تۆ پەلە مەکە یەکان تاکە کاکە سەروی وەرە سەد حاڵی کاکەی خۆخێنەوارن کەستانەیە ئەم داواکاری دەمەلای مسکەوت هاوارم بۆ کەواوادی دەێنێ ماڵەت بۆ دانیت ئەگەر بێت و شتەکان چاک نەکرێ بە شێوازتر مزاهراکردم زارێ مەدەنی نامێنێ تێگەی وەک جارەکە کە پێت ئامانوت بۆ سەکاکە وەک جارەکەی تر دەبان مەقال شەوەکەی بان مەقالمان کرد دوای ڕوشین ئەوە تەقیوەکەمان کرد وعدت داوت و شتەکان چاکەکرێت بەڵام ئەم جاریان بە مەدەنی ناین مۆڵەت دەدەینێ شتەکانمان بۆ چاکە 48 کاتژمێر ڕاستەکەەوە پیاوە مۆڵەتە ئێمە گەورەترین کێشە ئێمە یەک دقە نەوت نەک 48 کاتژمێر 48 دانە ساڵیش بۆ من نەوتدانی نەوت لە بەغدا بەدەست من نیە نامەوێت درۆتان لەگەڵ بکەم نامەوێت درۆتان بۆڕی ئاوی گۆبتەپە بە هەموو شێوێک لە دەسەڵاتی تۆ پارێزگارە نابەخوا نانا ئاوی کاکە مزگەوتان بۆکەم لە مزگەوتەکە ئەوان لەگەڵ وەڵای سوالت بۆکەم لە مزگەوتەکانە شوانە بەس ئەی پارەی پرۆ دۆلار چیاکە کاکە جان نوێنەرتان دادەنین لەسەر سەرم دەچینە ژوور دانە قسەی لەسەر دەکەی هەوڵتان بۆ دەم بەڵێم بێ تۆ غازەکە ئەتوانی نەوتەکە ناتوانی غازەکە توانی کارەباکەش دەتوانین کارەباکەش دەتوانین وە خۆی لێ بکرێتەوە بەهیمەتی ئێوە بە من نا یارمەتی هەیە کاکەدا ئەم ئێستا نازانم ڕوو لە چێ کامەتان یەک کەس بۆ چەمچەماڵ برای عەزیزم بۆ چەمچەماڵ ئێوە جوانم ئێوە جوانم برای عەزیزم با جوانی چەمچەماڵ جوانترکەین با ڕێز و حرمەتمان زیاترکەین بە یەکگرتووی شتەکانمان بۆ دەکرێت ئێوە ئێستا داواکاریەکانتان بدەن بە من لە بەرچاوی ئەوە پەیوەندی بەم حافیزەوە دەکەم دەچین بۆ لای وەرە بە حافزە خەریقی لێرە ئەی چی دەکەن ئەی چی بکەین ئەگەر شتەکەی پێکرێت پێمان بڵێ پێمان بە کاتی ڕاستەکە وەڵاتی بلاکەم بە داواکاری بۆ هەموو کەس بەیانکەین باشترە ئێمە شۆ لەگە جەناب قسەمان کرد با تێبگەن باتی شۆ لەگە بەڕێستا قسەمان کرد سێ داواکاریمانەیە کێشەی نەوت بە دوو چارەسەر نامەوێت چۆن کاتی خۆی ئەلێرە بتم دکتۆر یوسف بە من ناچێتەوە پەرلەمان وەزیرەکانی بەرهانی گۆڕان بە من ناستەوە حەشت بە من ناگەڕێتەوە من دەمەوێت ڕاست بۆ من لەگەڵ ئێستا ئەلێرە حەز دەکەن پەیوەندی بە هەرچی بکەین دەسەڵاتی نەوتم نییە دیارە قەزای چەمچەماڵ گەورەترین قەزایە لە هەرێمی کوردستان زیاتر لە 200,000 هاوڵاتی لەم سنوورە ئەژی خاوەنی شەهید و ئەنفال و قوربانێکی زۆرە خاوەنی هەژ پیری بلۆکی نەوتە خاوەنی غازی سروشتی خۆیەتی خاوەنی داهاتێکی زۆرە ئەم شارە لە 100 داهاتی ئەم شارە لە هەرێمی کوردستان کە لی دەستەکەوێ بەڵام بەداخەوە ئەوە تا شارەکە خەڵکەکەی سراگری بۆ غاز خەڵکەکەی ماوەی 2 ساڵە نەوتی سپی وەرنەگرتووە خەڵکەکەی بێکارە باە جگە لەوەی
دۆخی موچە خراپە دۆخی ژیانی خەڵک خراپە بەڵام بەداخۆ حکوومەت هێرێمی کوردستان ئاوڕێکی جدی لەم شارە نەداوەتەوە لە وەرزی سەرمایە حەو ڕۆجاری ئای خواردنەوە دەگات ئەگەر بگەینە هاوین ئەو کاتە بزانێت چی کارەساتی تر ڕۆدا کە خەیرانی ئاو دیسان دروستە بێ چەندین ساڵە داوای چارەسەرکەی کێشەی ئاوکەن کۆمەڵی خزمەتگوزاری تر لە کەرتەکانی تەندروستی پەروەردە ڕێگاوبان ئەم شارە پێ ئەناڵانێ بەڵام ئیدارەی قەزای چەمچەماڵی بەرپرسە دەبێ قایمقامێتی قەزای چەمچەماڵ و ئیدارەکەی بە هەمەهانگی لەگەڵ خەڵکە ئەم کێشانە چارەسەری ئەگەر چارەسەر نەکرێ ئەوە ڕێکاری تر و کاردانەوەی تری دەبێت بۆ حکوومەتی هێرێمی کوردستان و ئیدارەی چەمچەماڵ بە زورتگات بێنە سەر خەت کێشەکانی خەڵکی چەمچەماڵ چارەسەرکەن چکە خەڵکەکە تەحمولی نەماوە لەوە زیاتر ڕۆژارەتوانی وەتڵغاز بکڕنیا بەرتانەکە یعنی ئەوە تا دەبین بڕۆسەی خۆ تەسووریکە خەڵک سراگرێ بۆ غاز شارێکە ژێری غازە و بەرهەمی غازم شارۆ دەڕوات بەڵام بەداخەوە خەڵکەکەی سراگرێ بانی زوو سەعات 5 دەدەچێت سرەی غازەگر بۆتە ناونووسین ئەگەر برادری بێ و بووی هێنێتە ماڵەوە بەڵام بەداخەوە ئەو تا دەبێنی خەڵک سرە ئەگرێ بۆ غاز 2 ساڵە نەوتی سپینە دراوە وە کارەباکەشی ئەو وەزعەکێتی کارەباکە لە کاژمێری دیەکوانەوە دێتەوە بەڵام نرخی مۆلیدەکە گران بووە سکاڵا تۆمار کراوە لەسەر ئیدارەی شار و لیژنەی مۆلیدە ئەهلیەکان کە نرخی مۆلیدە زۆر گران بووە نابووە قسەی لەگەڵکردن وەڵامی چی بوو چی کامیش هەر وەکو ئێمەوەی دەسەڵاتی نێرە لە داواکارەکان بەرزەکەم و منش پشتگیری داواکانتانەکەم ئەوش لەسەری خۆیەتی بەڵام بۆیە بەداخەوە دەبێت ئیدارەی شار جوودی خۆی بک گەروانەکات خۆی بەرپرسیارە بێت ئارام شێ عەزیز چالاکوانی مەدەی